شێوازی بڵین هەین بێ سنوور هەم بە شێوازی گروپ چالاکیەکان هەر بەردەوامە هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە هێلار وەکو بەڕێستان بەحسان کرد ئەو باڵی لە خانەقین یانێ گرنگەوەیە بەڕاستی چەندە مەسەڵەن ئەو ئاستەنگیانە هەیە بەڵام کۆڵ نادرێت بەڵام ئەو ئیرادە ئازادە تێک ناچێت یعنی مهم لێرەدا ئەوەیە ئێمە هەرێک بۆ جۆرە کاری خۆیانەکەن ئێوە بە خەباتی خۆتان بە جۆری خۆتان ئێمە بەو جۆرە ئێستا دەستمان داوەتێ سبەینی لەوانەیە پێچوانە بێتەوە گرنگەوەی هەمووان لەسەر یەک لەبازی هەمووشمان یەک ئامانجوانەیە ئێمە ئەوێنن ئێمە لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستانین کە لەسەر ناو کۆدار و کەژار هاتوین بۆ سەردانی هەواڵانی مانگرتومان هەواڵ هەرێم و هەواڵ گوڵەباخ لە لێرەدا سڵاو لە هەواڵ لەیلا ژنە پارلەمانتاری کورد و ژنە تێکۆشەری کورد کە مامۆستای ئێمە ژنان سڵاو و ڕێزمان هەیە بۆێ و سڵاو لە ئینسانێک کە بۆ تێکۆشان ئەکا بۆ ئازادی گەلی کورد وە بۆ ئازادی ڕێبەرێکی وەکو ڕێبەراپوو ئێمەی ژن بە دنیا ناسان و هێز و ئێرادەیدا بە ئێمە سڵاو لە ڕێبازی هەواڵ لەیلا ئەکەین و ئێمەش هەر لە لێرەڵین کە پشتیوانی هەواڵ لەیلا و هەواڵانی ترمانین تا دوای هەناسەمان ڕێ و ڕێبازیان ئەدامە دەین و بۆ تێکۆشانی ئەوان بە پیرۆزە و بەردەوێنین کە پیرۆزباییان لەکەین بۆ ئەو تێکۆشانەیان کە بوون بە هۆی یەکگرتووی ئێمە کوردان لە هەر چوار پارچەی کوردستان وەکو هەواڵ هەرێم هەواڵ گوڵەباخ ڕێگەکەیان پیرۆزە پیرۆزباییان لەکەین و ئێمەش ئەڵین هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان هەتاکو باشووری کوردستان ئێمەی کوردی یەکین و پشتیوانی ئەوانین تا دوای هەناسەمان پشتگیریان لەکەین و داوایش لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کە پشتیوانی لە مانگرتووان و لە ئەم هەستە بەرزەیان پشتگیریکەن و چالاکی خۆمان زیاتر و بەرفراوانترکەینەوە.